مناڵێکی بچکۆلانە کە هێشتا فەیری قسە نەبووە توانی بێتە ترندی هەموو سۆشەڵ میدیای کورد. دواوەی مناڵێکی بچکۆلانە بە ناوی مورید لەگەڵ دایک و باوکی بەشداری خۆپیشاندانەکانی شاری سلێمانی کرد بۆ پشتیوانی ڕۆژئاوا. ڤیدیۆیەکی لە سۆشەڵ میدیا بڵاوبووە. دوای بڵاوبوونەی ڤیدیۆکە لەناو کووردا بە تەواوەتی بڵاوبووە و دڵنگیایەوە. ئێستا هەموو کوردستان خۆشەویستی بۆ مناڵە ئەنێرێت چونکە ئاڵایەکی کوردستان بەسەر شانیەوێتی و بەڕێگای ئاڕات. هاتووم لە نزیکەوە کاکە مورید ببین و دایک و باوکی بدوێنم لەگەڵ مابن. ساڵتان لێوێت ماشەڵای لێبێت لە کاکە مورید، خوا بۆتان بێڵە بەنازی خۆتان گەورە بێت. بۆم باسکە چی پاڵنەر بوو بۆ ئەوەی بەشداری خۆپیشاندانەکان بکەن و مناڵەکانیشتان بەرن. سڵاو لە تۆش چاوکەم بەخێر بن سەر چاو گەورەتان کردم. وڵای وەکو هەموو کوردێکە و خوێنەمانتیایە کورد هەمیشە بە ئازایەتی ناوبانی دەرکردووە. منیش وەکو دایکی دوو مناڵەم توانیوە لە کۆمەڵەشتا بەشدار بم. حەزم کرد لەگەڵ باوکی مورید و موریدا بچمە ئەوێ ئەگەر ببینینی ئەو خەڵکەش بێت جۆش و خڕۆشیەکە بێ. لەگەڵ باوکی ڕۆشتین و موریدیشمان برد. موریدمان کە بر هەر لە باخی گشتیەوە هاتین و ئەو خەڵکەمان بینی جۆش و خڕۆشی و هەموو گەنجە جوانەکە بینیم لەشیان ساغ بێت تەندروست بن. جیلێکی پێشکەوتون لەگەڵ یا شۆڕژگێڕن. یعنی ئەگەر ئێستا بڵین گەردەلول زمانی گەردەلول کە هەمومان بینیمانە فعلەن ئەوانن. من و مورید و باوکیشی کە لەوێ بووین موریدگیان لەگەڵ خۆمان نابوو، یعنی ئێرە بۆ ئەوێ دوور بوو، زۆر لی دوور نەکەوتمەوە چکە مناڵە بە حکمەوەی چۆڵ بوو، یعنی ئەو بەردەمە چۆڵ بوو سیاری لێ نەبوو بۆیە ئەو ترسەم نەبوو. جا خەڵکیش دەستیان خۆش بێ ڕسمیانە کرد. موریدگیان چۆ سەر شۆستەکە ئەوە بوو کاگۆران دەستی خۆش بێ تەسویری کردو بوو بە ترێند زۆر سپاس یەکەم. شەڵا موریدگیان مەوێ بە سمبولی ئازادی، شەڵا موریدگیان مەوێ بەوەی کە ڕۆژئاوا بە تایبەت لە ئێستایە کە زۆر حاڵی خراپە ڕزگاریە بێت. شەڵا ئەوانەی وەکو موریدن ئەو مناڵانی کە لەوێ ڕزگاریانە بێت لەو نەهامەتی کەتیایەتی ئەوەی ئەو سەرکردەوە بە کورد و بە عەرەب و بە هەموو نەتەوەیەکی شەڵا مورید ئەبین و عەتفیان بۆ ئەجوڵێ و ئەو کاردانەوەی موریدی شەڵا لە مێشکیانە چەسپێ و موقفێکی زۆر جوان ڕوو ئەیە ئینشاءڵڵا بۆی هەتا دنیا موریدم هەرسون بول بێ ئینشاءڵڵا. موریدم ئەو ڕۆژە زۆر تایبەت بوو وەکو پێم وتن بۆ خۆی بەڕێ ئەڕۆی ئەوە نییە خۆی قەت بێ من ناڕات چکە مناڵە مورید، بەڵام ئەو ڕۆژە زۆر تایبەت بوو بۆ خۆی چۆ سەر شۆستەکە ویستی بکەوێ وەکو هەمووتان بینی وتانە دیسان هەستایەوەبانم کرد بیتەکێنم هەر نەیەش بۆ خۆی ڕۆی عەلەمی لە خۆی پێچا بوو مەمکەکەی لە دەمیا بوو کە ئەو مەمکەی هاوڕێی تەمەنێتی مەمکەکەی لە دەمیا بوو بۆ خۆی بەڕۆیە ڕۆشت و زۆر بە جوانی ڕوانی هەرمانویست بیگەڕێنەوە هەر نەئەگەڕایەوانێ. سوپاس بۆ خوا، سوپاس بۆ هەموو ئەوانەی کە ڕسمیان گرتو بۆ موانی کە کۆمنتیان ناوە دەستخۆشی لە ئێوەژەکەم دووبارە بەخێر بن سەرچاو. کاک گۆران حەزەکەم بە مەلای جەنابتان ناوی مناڵەکەتان مورید ناوێکی زۆر تایبەتە، دەگمەنە و مانایەکی قوڵیشی هەیە. حەزەکەم لە دەمی خۆتۆ بزانین معنای مورید چییە، بۆچی ناوت نامورید؟ سەرەتا بە ناوی خوا. ناوی مورید خۆی کەلیمەیەکی عەرەبیە لە ئەسڵا بە مانای ویستیار، یعنی کەسێ بێ ڕێگای خواناسی و بگات بە خوای تەعالا. ئەو ناوە لەوە هاتووە. منیش بەکو یەکێک لەوانەی کە عاشقی ئەو حاڵەم و ئەو ئەهلی تەسەووفم هەر لەوە بوو ناومە. ناوت نامورید ناخۆشەویستی خۆت بۆ تەسەووف. بەڵێ هەر ناودار بێ ئینشاءڵڵا. حەزەکەم بزانم کاتێک ڤیدۆکانی ڕۆژئاوا بینن چیتان هەیە بۆ شەڕڤانان، چیتان هەیە بۆ خەڵکی ڕۆژئاوا؟ وڵای بۆ خەڵکی ڕۆژاوا هیوادارم سەرکەوتوو بن، هیوادارم ئینشەڵا سەربەرز بن، ئەوەی کە لەوێ بە قەڵەمێک بە چەکێک بە هاوکاریەک بەمانەوەیەک لەوەیە لەو بەفر و سەرمایی کە بینیومانە هیوادارم سەرکەوتوو بن ڕزگاریان بێت، یعنی مودەیەکی کەم بخوازی ئینشاءڵڵا ئەوانەی کە لێرەن وەکو پێم وتن ئەگەر بە چەک لەوێ بن ئینشاءڵڵا ڕزگاریانە بێت ئینشاءڵڵا. کاک گۆران جەنابتان حەزەکەم بزانم بەڕێی ئێوە ئەم خۆپیشاندانانە هەتا چەند کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی معنەویاتی شەڕڤانەکان؟ بەڕاستی کاریگەریەکی زۆری هەیە، چونکە تۆ پارچەیەک لە خاکەکە و لە ناڕەحەتێکی زۆرە لە ژێر و شارێکی زۆرە لەلایەن دوژمنەکانەوە. بەڕاستی ئەمە کاردانەوەیکی زۆر گەورەی ئەبێ بۆیان پشتگیریەکی زۆرە بێ بۆ ئەوان لەبێ بە جۆش و خرۆشێک بۆ ئەوان هەستەکەن کە بە تەنیانی کە چەند پارچەی کوردستان لەگەڵ یانە، ینی هێز و گڕی و تینێکی باشتریان پێ ئەیات خۆڕاگریێکی باشتریان پێیا و ئینشەڵڵا هەر خۆڕاگریشە بن و سەرکەوتوو.